نەبوونی نیەتێکی باش بۆ دروستکردنی سندوقی خانەنشینی لەلایەن حکومەتەوە وای کردووە تا ئێستا ئەم سندوقە دروست نەبێت، ماگانە لە سەدا 10 بەرەو خوار لە موچەی فەرمانبەران دەبڕدرێت بۆ مەبەستی خانەنشینی، بەڵام تا ئێستا نازاندرێت ئەم لێبڕینە بۆ کوێ دەچێت لە کاتێکدا سندوقی خانەنشینی بوونی نییە. ئەندامێکی پێشووی پەرلەمان دەڵێت دروست نەکردنی سندوقەکە بەشێکە لە گەندەڵیەکانی حکومەت، چونکە دەبوو لە سەرەتای کابینەی یەکەمەوە ئەم سندوقە دروست بکرایە، بەڵام حکومەت نیەتی خزمەتکردنی خەڵکی نییە و تەنیا بیر لە گیرفانپڕکردنی خۆیان دەکەنەوە. بە ئەنقەس دروستی ناکەن، ئەمە هەمووی ئەچێتە بابی بەهەدەردان و بابی گەندەڵی و بابی خواردنی پارەی ئەو مۆزەفانەی کە مستحقن کە شایستەدارەکانی خۆیان وەرگن، واتە لەسەر حسابی مۆزەفی مستحق ئەو بندیوارانە ئەژێنن کە حیزبەکانیان پێویستیان پیانە لە ڕۆژی انتخابات و لە حملە انتخابات و ئەو بابەتانە. چەندین ساڵە عێراق ئەم سندوقەی دروست کردووە، بە پێی زانیاریەکانی پێیام ئێستا 8 ملیار دۆلاری تێدایە سندوقەکە. هەموو ساڵێکی سندوقەکە قەرز دەدات بە وەزارەتی دارایی و لە کۆتایی ساڵدا لێ وەردەگرێتەوە. بە پارەی ئەو سندوقە موچەی تەواوی خانەنشینیش بەبێ کەم و کوڕی دابەش دەکرێت. لە ئاخولی پێشووی پەرلەمانی کوردستان لیژنەی دارایی پرۆژەیەکی ئامادە کرد. حکومەت لە سەدا 25 پارەی سندوقەکە دابین بکات و فەرمانبەرانیش لە سەدا 10 موچەکانیان، بەڵام پرۆژەکە لەلایەن حکومەتەوە بە بەهانەی قەیرانی دارایی ڕەت کرایەوە. زۆر گرنگە حکومەتێنە مەگەرم سندوقە دروستەکە سندوقێکی ڕاستەقین نەبێ، ڕەسیدی هەبێ، بەڕێوەبەرێکی بۆ دابنێ، چاودێری ئەو پارێ بکە کە تێچێ، ماگانە کە معاش موچەی سەرجەم فەرمانبەران سەرفەکرێت ئەو بڕێ وە خانەنشینی لیانە بردرێ بێ بخرێتەوە سندوقەوە. ئەم پارەیە بۆ ماوەی بەلایانی کەم و ساڵێک ئەو پارەیە بچێتە ئەو سندوقە و حکومەت دەستکاری نەکات. دوای ئەو کە بوو بە سەرمایەک ئەنجا ئەو کاتە بتوانێت لەو سندوقە پارەی خانەنشینی فەرمانبەران بدات. ئەم سندوقە وەکو تەنکیەک وایە، ئەو ئاوەی کە تێچێ کەمترە لەو ئاوەی کە لێ ڕوا، مانای هەموو کاتێک ئەم سندوقە بەتاڵە، نەک بەتاڵە هەندێک جاریش زۆر خەڵک بەلایەوە سیر بۆتمەوە سندوقە خۆی هەبووە بەڵام پاریتیان نەبوو. ئەزانی بۆ شکستیانە ئێمە وتمان ئەمە شتێکی ئابوووریانەیە وەکوی عێراق 25% 15 حکومەت بیدا 10% فەرمانبەر خۆی بیدا. حکومەت وەڵامی داینەوە وتیەوە بە ئێمە جێبەجێ ناکردن دۆخەیستیا لە بەرەوەی قەیرانی دارایی. هەرچەندە لە کارنامەی ئەم کابینێشدا حکومەت بەڵێنی دا سندوقی خانەنشینی دروست بکرێت، بەڵام تا ئێستا ئەم بەڵێنە جێبەجێ نەکراوە. شارەزایانی ئابووری کۆکن لەسەر ئەوەی ئەم سندوقە دەیتوانی پشتیوانیەکی بەهێزی دارایی بێت بۆ حکومەت و خانەنشینان، بەو مەرجەی کەسانی دڵسۆز و دەستپاک سندوقەکە بەڕێوە بەرن. بەڵام حکومەت ئەوەشی هەروەکو بەڵێن و پرۆژەکانی دیکەی پشتگوێ خستووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.